لێرەوشە ڕۆژلاتاناڤین ئاڵۆزیین ڕۆژلاتاناڤین کوڕ و ژەباسەرەکەی جیهانێنن شرۆڤەکاری سیاسی عادل محمود ji Oman پایتەختە ئوردنی دگەل منە ئەم دێ مژارێ لەگەل وی بئاخەفن سراڤ بۆتە برێز عادل دەستپێکی دەتخوازم بزانبم گەلۆ ئێریشە ئیسرائیلێ ئاڵۆزیین لە ڕۆژلاتاناڤین بەرفەرەحتر کرد. بەڵێ ئێوارە ئێوە و بینەرانی کوردستان 24 باش بێت هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر ئێران هێرشێکی وەڵامکاری بووە و هەندێک ڕەهەندی جیازیاش هەڵدەگرێ و ئێمە پێشتر بینی ومانە کە ئەو هێرشانە چیان لێ دەکەوێتەوە و ئەگەر ئەوە شەیە کە ئێران وەڵام بداتەوە لەبەرەوەی ئیسرائیل وەڵامداتەوە لەبەرەوە ئیسرائیل گوتوێتی ئێمە مافی وەڵامدانەوەمان هەیە ئەم بەرەیە بەم شێوازە لەوانەیە شەڕێکی گەور لە ڕۆژەڵاتی نێوەڕاست دروست نەکا بەڵام بێگومان گرژی لە ناوچەکەدا پەیدا دەکات جگە لەوەش هێرشەکان بەم شێوازە ئامانجێکی استراتیژیان هەیە ئەو استراتیژیەتە بەشێکە لەو پلانەی کە لە ناوچەکەدا بە ئامانج کراوە ئیسرائیل توانیوێتی بەبێ ئەوەی زیانی پێ بگا هێرش بکاتە سەر ئێران ئەم زۆرە تکنیکانە لەم شەڕەدا تکنیکی ئازبەرزن و هاواتەن لەگەڵ ئەو هێرشانەی ئێستا لە لوبنان هەن لە غەزە هەن کەواتە ئیسرائیل لە یەک کاتدا لە چەند بەرەیەکدا شەڕ دەکات تەنانەت لەگەڵ عێراق و یەمەن و سووریا و لەگەڵ ناوچەکانی دیکە بەگشتی لە ڕۆژەڵاتی نێوەڕاست کێشە و گرژی هەیە و ڕەنگە مەترسی زیاتریشی لێ بکەوێتەوە چ لەسەر ئاستی سیاسی چ لەسەر ئاستی ئابووری. استبعد ذلك هي ضربة وخاصة وضغط إيران يتم توصل إلى لنهاية المطاف فلفلة النظام داخل إيران هذا يدلل أن هنالك تغيير النظام فيه. برێز عادل دخوازم بپرسم گەلۆ یعنی ئەڤ ئێریش مەزنتر دەهاتە چاوەڕێکردن ئێریش وەکی ئێریشەکی لاوازتێ بناوکردن هەروەها کو ئیسرائیلی ئیران ئاگاهدار کریە ئەم دێوێ ئێریشێ بکن لگۆرا باوەریاتە ئیران دێ بەرسڤاوێ ئێریشە ئیسرائیلێ بدە. پێشبینی دەکەم ئێران وەڵام بداتەوە بەڵام استراتیژەتی شەڕەکەوەمان پێ دەڵێت کە هێرشەکان لەو ئاستە گەورەیەدا نابن کە شەڕێکی گەورەیان لێ بکەوێتەوە و ئامانجەکانی ئیسرائیل بەڕاستی بەو شێوازە کۆتایی نایەن جم و جۆڵەکان لە نێوچەکەدا بەو شێوازە بەردەوام دەبن لە نێوان وەڵامکاری باواز لە سیناریۆکان و بابەتی خۆنمایشکردن لە نێوچەکەدا بێنین ئێمە لە ڕۆژەڵاتی نێوەڕاست ئەمڕۆ لە بەردەم تێکچوونی بارودۆخداین بە شێوەیەکی گشتی و ئەوەی هەیە پەیامی ئەوەمان پێدەدات کە ئەم هێرش و ئەم گورزانەی ئیسرائیل لە نێو ئێراندا و تەنانەت هێرشی میلیشیەکان بۆ سەر ئیسرائیل و پێگەکانیان لە ناوچەکەدا لە بەرژەوەندی هیچ کەسێکدا نییە و وردە وردە ئەم بابەتە دەبێتە هۆی فراوانبوونی بەرەکانی جەنگ. مەبەستی من چییە ئەوەیە کە وەڵامی ئێران گرنگە لە داهاتوودا چۆن دەبێت چکە هەنگاوێکی یەکلاکەرەوە دەبێت خاڵێکی وەچەرخان دەبێت نابێتە هۆی دروستبوونی شەڕێکی گشتگیر بەڵام کاردانەوەی خراپتری لێ دەکەوێتەوە بێگومان وەکلەوەی ئێستا هەیە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڕاستی سەرکەوتوو بۆ لەوەی جەڵەوی بابەتەکە بەو شێوازە بکات کە دەیەوێت و ئەوان توانی ویانە چەند ئامانجێکی گرنگی خۆیان بپێکن چکە ئیسرائیل ئێستا لە یەک کاتدا لە چەند بەرەیەکی جیاواز شەڕ دەکات و ئیسرائیلش توانیوێتی ژێرخانی سەربازی ئێران بە ئامانج بکات بەڵام ئەوەی کە هێرشێک بێت و وەڵامی نەبێن پێم وانێ شتێکی لەو زۆرە ڕووبدەتەوە ئێران شتێکی لەو شێوازە قبول بکات هەنگاوەکان خاون هەنگاوی خێرانین بەڵام 2000 هەنگاوەکان بە شوێنێکی خۆ بە ئامانجی خۆیان دەگەن
و ئیسرائیل لە غەزە و لە لوبنان بە ئەگەرێکی زۆرەوە ڕەنگە بتوانێت بە یەکێک لە ئامانجەکانی خۆی بگات بە تایبەتی لەو گرژانی ئێستا لە لوبناندا هەن. بله ويبقى الملف اليمني وهو سهل ئەوەی دەمێنێتەوە دۆزی یاخود دۆسیەی یەمەنیە و ئەوەی عراقە پێمە ئەم دوو بابەتەش دوو بابەتی ئاسان دەبن بۆ ئەمریکا و بۆ ئیسرائیل بۆ ئەوەی یەکلایی بکەنەوە و شێوەیەکی نوێ بە عراق بدەن بەڵێ ئێمە پێویستە سەیری پێشاتەکان بکەین ئازمون لەوە بگرین کە لە لوبنان ڕوودەدات و ئازمون لەوە بگرین کە لە غەزە ڕوودەدات چ گۆڕانکاریەکی جیۆسیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدات بە تایبەتی لە لوبنان چونکە لوبنان گەورەترین گۆڕانکاری داهاتوودا دەبێت و ئیسرائیلش ئەو قسەی کردووە کە ناوچەکە بە گشتی گۆڕانکاری گەورە بەخۆیەوە دەبینێت و پلانەکەشان تا ئێستا سەرکەوتوو بووە وەکو خۆیان دەڵێن بۆ کۆتای هێنا بە پرۆژەکانی ئێران لە ناوچەکەدا ئەوان بەداخەوە لە لوبنان سەرکەوتوو بوون ئێستا وەهمێکی سیاسی لە لوبنان دروست بوو ئەوەی کە ئەو میلیشیانە میلیشیای شەرعین بەڵام وان نییە بەڵام بەڕاستی تۆ ناتوانانی بە میلیشیا ئابووری و سیستمێکی سیاسی نێودەوڵەتی دروست بکەیت تاکو و خاوەنی گروپی میلیشیایی و مقاومی بیت. بله سپاس بۆتە برێز عادل محمود.